چەند کەس بوون بژێویتان لەسەر چی بوو؟ بەڵێ من ناوم عادل مەجید حەمەد ئەمینە، خەڵکی گوندی سەرسنارم، تاقانەی ئەنفالم. ئێمە بژێوی ژیانمان لەسەر کشت و کاڵ و مەڕ و ماڵداری کرد و ئەتر خەریکی ئەو شتانە بووین. بژێوی ژیانی ئێمە لەسەر زرعات و کشت و کاڵی بوو. چەند کەس بوو خێزانەکەتان؟ من باوکم، دوو دایک، دوو خوشک، دوو برە. لا ئەنفالا ئەوەی کە بە بیرۆری خۆت بە پرۆسەکە چۆن بوو، کەی بوو، هەمویانیان بر تویان نەبێت چی بوو بۆمان باس بکە؟ بەڵێ لە بیدایەتەوە 5 بوو دەسی پێکرد لە هەر سوار لاوە ئەوە بوو کەەوە شاڵای ئەنفال بەرە و لای ئێمە هات سەنتەری لای ئێمە تەواو بوو. ئەو ڕۆژەی کەوا شیمای لە گۆفتە بەدا من لە ماڵ خۆمان نەبووم، خوشکێکم شو کرده بوو لە خەبەر سەدانی ئەوم کرد. لەوێ بووم شەوەکەی ئەوە بوو خەڵک کەوتە مەقۆمەقۆ و ئەوەی کەوا ماڵ حەشاردا و بڕا بۆ چەم و چۆڵ و شتانە. ئێتر سەعات 12 ئەوانە ما خوشکەکەشم بە مەشینەی خۆیان ماڕۆشتەکان پێچای و بەرەو چەمێک کاتن بەرەو چەمەکە ناوی چەمی شوی زیان بوو، نێزیک گوندی دووتەقەڵ بوو. ئێتر شتەکانیان کردەوە منش لەگەڵا نابووم، هەموو مەناتی نێزیک چەمەکە و لێ بووین و شتەکانیان شاردەوە و تقریبا خود و ڕۆژە لەهات لەو دەورانیا بوو. ئیترەوە بوو بە خوشکەکەم گوتم من ئەگەڕێمەوە ئەچمە بەلای دایک و باوکم بزانوانچیان لێ بەسەرات. ترەوە لە هەر چوار لاوە دەنجی تۆپ و دەبابە و ئێتر بە هەموو شێوەیەک دنیا دووکەڵایی بوو. ئیترەوە بوو من لەواندا بڕام و گردێک بوو سەر کەوتمە سەرەوە ژۆم لە وڕەیەک بوو بۆم زانین کۆپتەرە تۆزێک وەستام سێرم کرد تراکتۆرێ بوو هات نێزگم کەوتەوە سێنم کرد تەمەشاکەمان هەموو شێواون چیان داقلیشاوە دەمەچیان ئەپلۆقاوە زگان هەموو خەمی چوشتیان دراوە زگان زل بوو تێکچوو بوون. ئتر ڕایانگر لەلام گوتە کاکە تو بۆ شوێکی شێ گوتم وەڵام من بۆ خەڵکی سەرسنارم بۆیە دەگەڕێمەوە ئێوە چەند ئێمە لە گۆتەبە ببینم خەڵکی ئەوێن و چیمان لێمانداوە. ئێتر بەڕاستەکەی تا زۆرە ترسای لێ هەموو دایان هات بۆ خوارەوە خوێن و ئەمانیان تێکەڵاو بوو چاویان ئەبلۆقا بوو دەمەچیان تێکچوو بوو بە شێوەیەکی ترسناک بوو. ئەترگوتیان وەرە سەرکەوت بەستە شاکە دوو کچیان باش بوو لەگە ساقەکایەکێکی هەرە بوو لەناو عەرەبانەیە بوو هەر ناڵیانە هات شێوەیەکی زۆر ناخۆش بوو بۆ شۆچی وتیان بۆ گوتی توتەقەڵ ڕێگاکەی کامێ گوتم ئەمەیە لەگەڵانە سەر کەوتم و کەمێک ڕۆشتین بە خود و ڕۆژ هەڵات. ئێتر ئەوانەی کە لە ناو مەشتەکە بوون لەبەر بنیداری خۆیان و لەبەرەوەی کەچیمای لیاندا بوو ئەمیان تێکچوو بوون ترسا بوون. ئێتر دابەزیتن ڕایانە کرد بەر ئاکز ئێمە هەوا دەڕۆشتەمان بن ئاکز ڕایانە کرد خرا دەماکردنەوە ناوی هەتا بوو دەدەی کە گەشتینە گوندی توتەقەڵ لەوێ گوتان وڵای ماڵێک هەیە خزممان ئاچیمە ماڵەوان پێزانی گوتم ئاو ماڵەکەیانە ناوی کە عەجیب بوو بەڕەحمەت بێ ئەوەش نەماوەشەی بوو. ئەوانم لەبەر دەرکێوان داگرت و خۆشم ئێتر بەرەو لای خۆمان کەوتمە ڕێ تقریبا هەر بەغار هاتم بە 10 دقیقە گەشتمە گوندەکەی خۆمان سەری دیەکەی خۆمان کرد تەماشاکەم هەر هەمووی چۆلە چوومە ماڵی خۆمان هەموو قاپەکان کرا بۆ مریشک و مانگا و کەر و وڵاخە لەو ناو ئەسوورا و یەک دوو جارم سەر ئەو سەری دیەکەم کرد یەک بە شەرێکم نەدۆزیەوە زۆر گەڕاهاتمە سەرکانی و حەوز و ئەوانە کەس نەبوو هیچ کەس لەو ناوە نەبوو فکرم کردەوە چەمێکە بوونای چەمدان بلای با بەڕوشە سەنتەری توتەقەڵ و جێلەمۆرد و چۆڵیجە و سەرسنار بۆ و چەمە بێشە بوو بە فکری خۆم گوتم لەوێت. ئیترەوە بوو لە دەیکی خۆمان کە دەرچووم تۆزێ تەختاییە تاگەیتەوە چەمە ئەتر کۆپتەر گەشتە ئەوێ گەشتە سەرم ینی ئەوها ئەیان سووران لەبان سرم ئە سوورانەوە خۆشم لە تاو هەڕامەکە گوتم ئەگەر پشکوژێن بە هەر چاوم پێوە نەبێ تا دقیقە لە پشتۆ لێمەدرێ ئەنەوە بە هەر بەغار ڕام کرد زۆر ڕام کرد هەتا نزیکی چەمەکە کەوتمەوە چەمەکە لێرە تقریبا بۆ 2 کیلۆمەتر ئەوە دەبوو بەس بەڕاکردن دەڕۆژمەوە بەدەم باسە هەناسەم سوار بوو دەم وشک بوو وڵاتر کە کۆمپیۆتەرەکان تۆزێ دوورکەوتنەوە هێچێکم لەو نەفرانی لای خۆمان ناسیەوە بانگم کرد گوتم لێرن گوتی لێرەین ئەو تو لە هار بترە شووە دی ئێترەوە بوو خۆم کەوتم ئاگام لە خۆم نەما دەم وشک بوو قسەم بۆ ناکرا دەم لاڵ بوو وڵاتر کۆمپیۆتەرەکان دوورکەوتن و تۆ کەوتم عرض دوای هەستام چوون بەلای گوتم ئەی دایک و باوکم گوتیەوە تا هەمووی لە بن ئەم مۆردانەیە مۆردەکان ئێستا شەرمان مۆردەکان زۆر چڕن ئێتر تەواوی ئەو دیانە لەو مۆردانە خۆیان مۆڵگەدا بوو لێ خۆیان شاد بۆ کەس نیێرا بێتە دەرەوە لەوێ کە سوکارێکی خۆ دۆزیەوە ئەمیان لەوێ بوون هەموو تەواوی دیەکان لێ بوون بە دیەکان نێزگشمانەوە جیرانەکانەوە 4 سنتەر بوو شوێنێکی ئاسیە ئیتر هەتاکو عەسر لێ بوون عەسر کابرای کات خەڵکی توتەقەڵ بوومانیش پێ بوو
هات لە دیارەکۆ بانجیکردنای کاکر بوو ئێستا لە بیرم ماوە گوتی وەڵا ئەگەر بێت و ئیمشە و خەڵک خۆی بگێنێتە ناو تەختەقەوە ڕەمی ڕزگاریان بێترە و خەڵکەش ئەوەی کەوا پێشمەرگە و فیرار بوو هەر لەوێ جیا بۆ ئەوش منداڵەکەش بتان دەبا بەرەو تەختەبی بڕۆین ئەو با شەو هاتینەوە گت خەبەر لەگەڵ عایلەکەی خۆمانە لەوێ بووین ئەوە لەوێ گوتان وڵی با ساژنۆ مەشینە بڕۆ ئافرەت و ژن و منداڵەوەی ترسیان نییە با بڕوا بەرەو تەختەق لەگەر بەرەبیانە خۆمان بیاکەنەوە بوو خەڵک بەیانەکەی زوو هەستا و هاتی نەقەمیشە لەوێ تر ئاسکەری و ئەمانە گەشت پێمان بە یەک تەقیتن ئەلەوێ تر ئەو خەڵکیان کردە پەنایەکۆدایان ناو هەر هەموویەوە لە کۆمەڵیان کرد و تر زابتێ دوان هات و بەشەکانیان بردە بەرێکەوە خۆشمان لە بەرێک بوو یەکێک بێشەرمان ئافرەت و زەلام و شتیان ئەپشکنی لە چاوم پێ بووە تا ئێستا هەر لە بیرم ماوە علاگەی پاریان خڕەوە کرد منداڵە بوو پاریان کرد بۆ ئەم لەولایە بۆی بەژم بە زەلام و ژنەکان نەبن لایم داڵەکە حەشارە لە پشتی منداڵەکانە دەریانە کرد زێر علاگەی لەو ناودان نابوو پارە ئەو پارە و شتێک پێ بوو ئەو هەویە وشتا هەموو لە خەڵک لەوێ ئەمەکەمەوەی زۆر هەمان لە خەڵک وەرگرت هەتاکو درنگانیمانەوە دوای چوین ئەو چەمی قەمیشە ئێستا دێە ئەو کاتە چەند بوو هەلەوێ ئێمان هێشتا و سعاتێکی پێچ و دوایی ئەو ساقەکانیمان لادا لەتر بۆ خۆی عسکەرەکان خۆیان سەرکەوتن لێ دڵ خەڵکانەدایەوە جارجارە دەگوت ئەردیانە دەینێ و ئێوە بەرەلاکەن و لە تەختەق زەویتانە دەینێ ئەمە مستەشارەکان وانەوت عسکەرێکە وایە گوت عسکەرێکە وایە گوت بۆی خەڵک ڕانەکە و نەترسێ و جاری کەژێ مەشتیوامان لێ بەسەر ناتە بوو ئەو کاتە خەڵک دەیگوت ئەگەر سەگ بەژن ناوەڕێ بەژن منداڵ ناوەڕێ ئەمە نەمازیوان لە سەر خراپتر بوو ئەوانیان لەلا نەبوو هەر هەمووی پێشمەرگە بوو هەمووی لەلای ئەوان نامۆ بوو ئێترەوە بۆ خەڵکە تا چوونە ناو تەختەق و عسکەری خۆی ساقانە تا دوای عسرێکی درەنگ ئێترەوە بوو ئەو خەڵکە دەهاتە دەرێ زیەکە نێزێک بوو دەچوو دەمەچا ششت و داهاتەوە نا ئەو سزنا شوێنێ بوو لە خوار تەختەقەوە بوو ئێتر هەتاکو درەنگ لێ بوو من وان بۆ ڕێکەوت یەک دوو جار هاتمە لا قاپێکە جوندێک لێ بوو پێم گوت باشەوتن چمان لێکرد ئەوەش دەستی ئاوا لێ کرد و ئاوای کرد خۆم تێگەشتم مانای ئەوەیە کە سزدانەکەن و بەرە خوارو ئەتامە خوار و کاتێ مەمانزانیار کەوت و خوارو بەرە خوارو ئەتامن ئێتر ئەوەندە تێگەشتم هاتمەوە گەڕام و باگوتیەوە جوندێ چی کرد لەبەرەوەی دڵی باکم تەنگ نەبێ بەخوا گوتم ئەڵێ بەرتارە دێت خۆم نەمزانی لە سزدانەکەن و بەرەو خواروی کەرکووکی ترێمە و کاتە منداڵ بەرەوە مازانی 5 ساڵان بوو وتم بەرتان دێتتر یەک دوو جاریکەوە هاتمێ جار هەبوو قەڵەباڵغە بوو ئەمن و ئەستێخباراتی زۆرە هات جار شەبوو کەمە بوونەوە داهات و دەڕۆشت مشاوری خۆیانە کرد و بەبینم دێ سیازێ بوو قاپێکی سیاز بوو دوودەری بوو لایشان کرابەوە ئەمنێکی جلی ڕەشی قەڵەوێ لێ وەستا بوو دەمانچیشی پێ بوو ئەو هەلایشی لەو لایە بوو قاپەکەش کرا بۆ منش بە ئاسپای هات بە تەک قاپێکە و بلاکسی ڕۆشتم لە دەرەوە ڕۆشتم ماوەیەک تقریبەنەوە 100 مەترێ 50 مەترێ ڕۆشتم ئەوریدایەوە من ناوم کرد بوو لاوەش دەستی دەمانچەکە و بەخوا نەمێرا سێریکەمە دوو شتێکی بەسەرمان تەقاند و بەخوا بۆ ڕۆشتنی مەڕام کرد هاتمیترەوە بوو چوومە ناو تەختەقە و دووما خاڵم لەوێ بوون چوومە ماڵی ئەوان ئەمە لەو کاتەوە لەگەڵ دایکمانە دابڕان بەس پێشەوەی کە دابڕین دایکم بیزناریدا پێم گوتی نەوکە هیچ کەیەکتری نەبین و دڵی خەبەری دابوو پێشەوەی کە ڕابکەم دایکم بیزناریدا پێم کردی با خەمەوتی نەوکە لێک دابڕین تەمەنە چەندێ بۆ کات ئەو کاتە من مال حوتاسی تقریبا 15 ساڵان 15 ساڵ ینی دوای کە چوویتەوە تەختەق بۆ ماڵ خاڵەکانت دەنگوە هەبوو کە سوکارەکەت بێنەوە بەڵێ من جااو کاتێک کە چوومە ماخاڵم تقریبا 3 ڕۆژ یعنی بەس دەگریان 3 ڕۆژ بەس دەگریان پەشیمان بووم دەم خۆزگان منش لەگەڵەوانە بوومایە بۆچی دەرچووم دوای 3 ڕۆژەکەی تر خەوێکم پیا ئەکەوت یعنی وەکو چۆن ێستا حەب بخۆیت و ئاگا لە خۆت نەبێ 6 ڕۆژ 7 ڕۆژ من هیچ ئاگام لە خۆم نەبوو ینی وەکو جێژوا بوو تامەنای ئەومە کە دەمو خۆزگە منش لەگەڵەوانە بوومە بۆچی باشم بۆچی دەرچوو یعنی زۆر پەشمان بوو ئەترەوە بوو دەیگوت کاکە ئەچوو بەم لەولا کاکۆڵا بەم 3 مانگ بەربن بە 4 مانگ بەرم بە 5 مانگ بەربن بە 6 مانگ بەرەبن ئیترەوە بوو بەربوونیان هەتا ئەم دەخێش هەر نەما دوایەوەش ئێمە جارجا بوو خەبەری ناخۆشمانە درا پێ دیانگوت هەندێ ئافرەت هەیە لە فلان شوێنە هەندێ زەرامێ لە فلان شوێنە هەندێ نەفەر هەیە شوان بووە منداڵ بۆ بە شوان ئێستاشی لەگەڵا بێ یعنی جار هەیە ئەوها لێ ئەڵێ ڕەمی ئافرەتەکان لە شوێنی کە بن یان جار هەیە ئەڵێ ڕێمە برایەکرد عربێ بێتی ببێت لای بێ ئێستا تونە ناسێتەوە
يعني ئێستاشی لەگەڵا بێجار هەیە وڵای بۆ خۆم دانیشم لێ هەدەکانە ئێستا یادی خۆشیەکان جەژنە قەنەعەتت هەبێ ئێستا من لەبەر ژن و منداڵ نەبێ لەبەر منداڵ و خێزانوانم نەبێ قەت جەژنەبوونی بۆ تاقانی ئەنفال نییە لەبەرەوەی ئێمە ئەوەندە بێکەسیمان کێشاوە زۆر دڵمان شکاوە زۆر جار هەبووە گوتومە دەستم بردۆ بۆ گەڵاسی ئاو گوتمە ڕێم ێوان لە تونیا خنکا بێتن زۆر جارەوە دەستم بردۆ بۆ کەوچیە گوتمە لە برسان بردووە یانی بۆ قومی ئاو ئەوان هاتووە دەبێستا گوتمە چێ دەڵێ لە تونیا نەخنکاون چێ دەڵێ لە برسان نەبردون چێ ئەڵێ بە زیندوەتی نەخرایانی هاتاکو ئەو دەقەیەکەوە خۆمان ئەمرین و ئەوانە بینینەوە کە سوکاری ئەنفال و خاستن تاقانەکان لەبەرەوەی تاقانە ئەو تاقانەیە کە لە جێژنەکانە لە خۆشیەکانە لە ناخۆشیەکانە بە هیچ شێوەی دڵی خۆشنی لەبەرەوەی نەدایکی دێ بۆ لای نەباوکێ نە خوشکێ نەبرایە کەسێ سەردانی ناکە کەسێ دڵی ناداتەوە هیچ کەس جێوانمە بۆ ناگرێتەوە زەرمەترین و زەرمەترین کەس تاقانی ئەنفالە لەبەرەوەی ئێستا من لەگە دوو برام دەرچوە دایک و باوکم دەرچوە هەموو کاتێ برینەکانی یەکتریمان ساڕێژە کرد باش 36 ساڵ لە پرۆسی ئەنفالانی هەر جارێکە من وارسێکی ئەنفال کرا و تاقانێکی ئەنفال کرا و ئەدوێنی هەر ناوێنی دڵی پڕە بێت دنیای گازندە و گلەیی هەیە ئەم دڵپڕی وارسی ئەنفالکراوان لە چیەوە سەرچاوی کرد لەوە سەرچاوی گرتووە دڵی ئێمە زۆر شکاوە لەبەرەوەی دەبایە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی کردا بە باوک و بە دایک و بە خوشک و بە برای ئێمەیە دڵمان زۆر شکاوە ینی مەگەم بمرین و خی گەورە ئەو دڵشکاون ئێمە چاکاتەوە لەبەرەوەی کە بۆتم باسکە زەرمەترین کەس ئێمە ئێمە 33 ساڵە 34 ساڵ ئێمە داوا ئەکەین وەکو نازانم چی داوا ئەکەین کە تاقانی ئەنفال بەم شێوێت تا ئێستا ینی ئاوڕیشیان لێمان نەداوەتەوە بەجیا تاقانی ئەنفال زەرمەترین کەسە ئێستا داواکانی ئێمە خۆم وەکو تاقانی شەنفاسە داواکەم بە بەغا بە ببێتە ئەندام لە لاهای بۆ ئەوەی کە ئێمە تیاچوین جاریشکە کورتیان نسێتەوە جارێک کە پارێزاری بکرێ بۆ ئەوەی کەوا ئەم کەسیانفالەوەندە بە قوت بێ ئەوەندە ئیشی لەسەر بکرێ بەڵام بەداخەوە لایانی پەیوەندیدار ئەو شی لەسەر نەکردووە کە سوکاری ئەنفال دانی ئێستاوەتە ئێمام گەڕەکەی ئەنفالانەمانەیە بەشێکمانەیە هەتا ئێستا هەر ئیشی بۆ نەکراوە هەر ئاوشی بۆ نەشێشراوە یعنی ئێستا و خزمەتەی کە ئێرە ئاکرێ هەموو کەسی ئەو قابلی و خزمەتی هەیە کە سوکاری ئەنفالش نەبێت ئەو شتێکی مافێکی سەرەتاییە بەڵام من ئێستا گەربێت و حکوومەت بەلایم لانی پەیوەندیدار دەبێ بچێ ڕوفاتم بۆ بێنەوە ئەبێ خەمخۆر بێ بەڵام بەداخۆی ئێمە خۆمان ئەچین بۆ بەغا داوای ڕوفاتەکانەکەینەوە داوای هێنانەوەکەین داوای قەرەبەوەکەینەوە داوای ئەوواکەین بەغا ببێ بە ئەندام لە لەهای داوای ئەوەکەی کە جاریشکە ئەنفال نەکرێنەوە دڵمان زۆر شکاوەکو تاقانەکان ینی هەموو ساڵەیەوە لە ساڵیادەکانە لە مەراسیمەکانی تایبەت بە تاوانی ئەنفالایکێ لە داواکارەکانتانەوەی دەستگیرکردن دادگایکردنی و کەسانی دەسانە بۆ لە پرۆسەکانی ئەنفال تاوانەکانی ئەنفال جاش و مستەشارەکان بەغاژ لیستێکی لە ساڵانی ڕابردووە بەڵاو کردو ئەمانە بۆ دەستگیر ناکرین ئەمانە بەوەی ئەوەی کە بەڵام مەسەری دەنگدانە بۆ ئەوەی کە خەڵکیان زۆر بێ یانی هیچ ماقولێ نییە کە ئابراوە دوژمندار ێسا من بۆم ناگرێت بچم خۆجاشێ بکوژم بەڵا حکوومەت بۆی هەیە ئەو بەڵگەی لە من دەسا بچێ بیانگرێ ئەتر بۆ ناگرێ بە من ناکرێەوە ئەو ئەبێ حکوومەت بیکە آخر ئێمە دڵمان کە بڕە یانی زۆر جارەیە سیرەکەی ئێمە ئەچین بۆ دایرێک سێرەکەی کابرا وەختی خۆی یعنی هەموو شتێ بووە ئێستا شەروایە یعنی ئەوانش لە ئێمە حرمەتیان باشتر بووە ئێمە وەختی خۆی کەسان زەرمان کرد لە شۆڕشا ئێستاشی لەگەڵا بەروازەرەکەین ئێستاشی لەگەڵا بەروازەرەکەین لەبەرەوەی ئێستا منی خۆم لە مەکتەب نەمکرا بۆم نەکرا بخوێنم یعنی ئەوەی ئەوشم لەدەستداوە ئەو کە جاش بوو ئەوەی لەدەست نەداوە منداڵەکەی خۆی ماڵی هەمووی ماوەتەوە ئێستا شەر ڕێزی هەیە ئێستا شەر قەدری هەیە ئێستاش ڕەبی خانە نشینی بۆ کرابێ شتی بۆ کرابێ من بچۆ ئێستا هیچ حسابێکت بۆ نام باشە بابەتی هێنانەوەی ڕوفاتەکانەوەی کە ئێسێمە لە ناوەزاری ڕوفاتی ئەنفالکراوانی مۆنومنتی چمچەماڵی یعنی 36 ساڵ ئەنفال بووە 21 ساڵە ڕژنگ پێش و ڕووخا و حکوومەتی نوێی عراقی پێگەێنراوە لە ماوەی 21 ساڵە دەیان شاد حاڵی زیندوو هەیە کە لە گۆڕە بە کۆمەڵەکانەوە وەکو تۆ چۆن دەرباز بووی لەوی یەکێ لە گرتوخانەکان ئەوان لە گۆڕەکانەوە خۆیان دەرباز کردو ئێستا شوێنی گۆڕەکان نەزانن ینی بۆ ئەم نەتوانراوە سوود لەم کەرەسانە وەرگیرێ بۆ دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان هێنانەوەی ڕوفاتەکان لە نزیک بە 1970 ئەنفال کرا و کەمتر لە 4 هێنراوەتەوە هەموو هەرێمی کوردستان ئەمە چیە گەینێ بەڕاستیەکەی ئێمە دڵی کە سوکاری ئەنفال و دڵی تاقانەکان لە ئەوە سەرچاواگرێ دڵمان بۆیە ینی توندا دەبایە ئێستا ئەم کەسی ئەنفالە وای بکرێشێکی وەکو من
فیلمی بۆ بکرا بە دوی کە هینە بکرایە کە بکرا بە عربی بە ئینگلیزی بکرێتە بۆ دەروی وڵات بە هەموو زمانەکان بەڵاو بکرێتەوە ئەوانەی کە هاتوونەتەوە ئەختیارەکان لە نوگرە سەرما هاتوتەوە ئەوەتە لەم گەڕەکەی منە چەند ئەختیارە بوو ئێستا هاتوتەوە هەمووی مردن وا تەواو بوونەوەی کە تەواوژنە بێ ئاگای لە هین نەماوە لەبیری سوێتەوە سایەک دوانێکمانە بێ وەختی خۆی کە لەوێ بوونا منداڵ بوون هاتوونەتەوە ئەویان بەبییر دێ دەبا بچوونە بیان برداتەوە بۆ ئەو شوۆنە ئەلێرە چێواتە لێکرد حەجاجی لێ بووە سەگی لێ بووە چۆن خەڵک و چۆن ئازار بە یعنی ئەمە فلیمێکە یعنی بەدەست دروستکراوە شیوا ناکری یعنی ئەوەندە بەقوتە ئەم کەیسە بەڕاستیەکەی لایانی پەیوەندیدار لەم کەیسەیە زۆر بێخەمە ئێمەش زۆر دڵگرانی بۆ وەزە چەمچەماڵ بە شۆڕش بە پایتەختی شەیدان و فالکراوان ناسراون زۆرترین وارسێن فالکراوان لێرن بە بەراورد بە زۆری قوربانیەکان ئاسی خزمەت گوزاری چۆنە بۆ وارسێن فالک ئاسی خزمەت گوزاری ئەوەتە من گەڕێکیشیان فالەکانە تەنها بڵێن ئەو خانوویان بۆمان کردووە ئەم هەمووشی نا بڵێن بەشێکی ئێستاوەتە ماوە سێزارەکانمان ماوە تا ئێستا هەریسی ئیشیشی بنەکراوە نائای بۆ ڕاششراوە پێویست نەزادەی بۆ کراوە نا قیتاو کراوە سوارەکانمان هەیە هەر وەکو لادێ وایە هیچ فەرقێکی نییە دەستانان وەرە بچۆ سێری ئەو سێهزاریانە بکە دانی ناتوانێت بێ چەند ساڵە دزمان هەبوو بۆ خۆیان دەبات زمان لە پێکدایە ئەمە گەڕێکی ئاسوودەیە دەبات زمان لە پێکرا لە کاتی بارانە حەفری تیاکرا بوو منداڵ کەوت بۆ نایەوە منداڵەکەشی تیاسوو ینی ئەو خزمەت گوزاران ئێستا هەیە لێرە بۆ کەسێک شەبێ کە ژاژ بوو بێ بۆ کەسێک شەبێ کە ئاسایی بوو بێ ینی بەڵێ خانویان بۆمان کردووە بەڵام من ئێستایشی وەکو من حەو کەس منفالە سێرێکە حسابی هەر شەیدێکت بۆکەنی ینی حسابی ئەوت بۆ ناکرێ کەوا تو زەرمەندترین کەس بیتە ئێستا ئەمما دەبایە لێ خۆشببوون بۆ کەس و کاریان فالە بە لە هەموو ڕوویەکەەوە لە ڕووی کارەباوە لە ڕووی باز و دەرامەتەوە لە ڕووی خزمەتی زیاترەوە لە ڕووی کارەبا زیاترەوە وڵای ئێساوە دوو مەکتێبی واتیایە مەکتتەبێکشی تایە ئەوە بە کەرەوانە کراوە بڕۆ جێیتە لە بەشمانی بچ ئێستا ڕەوزەیەکی تیانە لە ناو خانوویەکە ئەژێن ئاوەتە خانوویەکە ینی منداڵ خەڵک منداڵی خۆ نابا بوو ئەوێ شوێنێکی سەوزایی تیانە کە پارکێکی تیاابێ خەڵک بچێ بۆیە بەکۆی گشتیەگەرەمە قۆزیتەوە بەرنمەیە دەوێت چی پامە بگەینی لە 36 ساڵی تاوانیان وڵی من دەڵێم لایەنی پەیوەندیدار خاستەن وەزارەت یعنی ئتر پەشی ئەم کەسیا خستووە داواکارم حکوومەتی خۆمان ئەم حکوومەتە هەستی ئەو کەیسە زوندو کاتوە لەبەرەوەی ئەو کەیسە کەسێکی بەقوتە بەڵام بەداخەوە صاحبی کەیسەکە ئەو هاان نەکردووە کە بۆی زاریشکە ئەنفال نەکرێنەوە زاریشکە ئێمەتیا چوین بۆ جارێکیکە کە سوکارمان ئەنفال نەبێتەوە جارێکیکە ئەو هامان بەڵام من دڵنیام جارێکیکە ئەنفال شەکرینەوە بە هەر شێوەیەشکە بێت لەبەرەوەی کوردستان چوارچێوی کوردستان لە چوارچێوەیەکە لە هەر چوار دەورەمانە نارمانە بۆ هەیە لە ناونیشانێکە لە ژێر ناونیشانێتتر ئەنفال بکرێنەوە چیما باران بکرێنەوە لەبەرەوەی بەم کەیسە بە قوتە هیچ نەکراوە دڵم وانی ئەگەر جارێکیکە ئەوهامان لێ بکرێتەوە من ئەم جارە بۆ خۆم عەرزەیەکم پێ بوو بە ناوی هەموو چەمچەماڵەوە بێ جیاوازی ئەوە بوو چینە لای مەسەر شارەکەی شەعسوودانی وتم چەمچەماڵ لە هەر قاپیەک بدەیت چیما بارانێکی هەیە لە هەر قاپیە بدەیت کەمەندامێکی هەیە لە قاپیە بدەیت ئەنفالێکی هەیە لە هەر قامپیە بدەیت یعنی بەبێ شەهید نەبووە بەبێ شەهید داعش نەبووە بەڵام بەداخەوە ئێمە 33 ساڵە چەندین ساڵە داوا ئەکەین تا ئێساش بە 15 ڕۆژ جارێ ئامان پێدرێ ئەمە دە ساڵە داوا ئەکەین تا ئێستا ئەو بڕیارە ئێمان جێبەجێ نەکردەوە کە ئای خوارم گەێنێتە ئەم کەس و کارە کە لە هەموو ڕوویەکەوە تایەتی لە شەید و ئەنفال و چیماباران و کەمەندام و شەری داعش بەڵام بەداخۆ بە 15 ڕۆژ جارێ ئەوماندا پێ هەرچی مینای دڵەکان هەڵیان وەرە ئەو هەموو گۆزە جوانیان شکان ئەو هەموو کانی و ئاوەیان گوێزایەوە هەرچی کەڵکی ژنان و سەکۆی ئێوارانی بەرماڵان هەرچی قیبلە هەبوو قیبلەی نوێژ و قیبلەی عیشق و قیبلەی شۆڕش هەر هەموویان ورد و خاش کرد کاتیان پالەکە تەمەنت چەند بوو لەکوێ بوویتەوە؟ والله من تمنى 27 ساڵی لە کۆرمەردمە لە بنارگل باش چی کات بوو پێیتر داهێنە سەر دەیەکە داهێنە بنات سەر کۆرمەرد؟ وایە نازانم نازانم لە چواردەی چوارتر نازانم چی کاتی
ئەشم وەسمیەوە خەریکی چی بوون خێزانەکەتان چەند کەس بوو بە ئەواشی بۆم باس بکەن ما وەڵا نازانم بڵێم چەند کەسی برا گەورەکەم 5-6 مناڵی بی خۆی و ژنەکەی 8 برایەترم خۆ 3 نەفەر ئەمە 11 دوو برایترمش گیراوە 11 ئەمە 12-13 نەفەر دوو ئامۆزام لە ماڵ خۆمانە گیراوە باوکم دایکم و خۆمان سێ خۆشمان و تەواو هەر ئەم 3 نەفەرەمانە لێرە هەتا 4 برا و دایک و باوکتان باوکم مەراق کوڕی کرد مرد ئەوش دایکم حاڵەتی و تەواو بۆ هەر کات ناوی ئەنفال دە یەکسەر ئێوە چاوتان پڕە بێت ئەنفال لە فکرە چییە؟ ئەوەی ئەنفال کراوە جوولەکە نەکرا مەگە غەزە کرایە کێش کردی ئەمانە کردانەوە ئێستا ئاواوە ئێوەکە کورە وەڵا ئەوەی بەحس تەواوی نەکرد ئەمان تەواویان کرد من لە دایک خۆم نەوێت لە 63 لەنا عارەب دەورمان عارەب بێ ئەسکەری بێ بە حیاتی کە قەدر لێمان نەکرد ئێمە کورد پێمانی کرد ئەو مستە شارەوە براکامری داوا دەسەوە ئێستا ژنە شەیدە ژنەکەی شەیدا ناسەنێ حکومەتی چی؟ یانی ئەوەی کە داخە لەسەر ئەرە دڵێەوە بەخوا ئەی چی وەکو منتی ئەو هێشتانە لە من دەمی بەرزترە شەیدانە وەرەگرێ بەخوا خەڵک دەیەکین ژنەکەی تێ شەیدانە وەرەگرێ من ژنە شەیدم هێچی زەلام ئێمە ئەودایە دەسەوە حکومەتی چی ئەمە حکومەتە؟ وەڵی باوکم من قەت بە حکومەتی خۆمدانانم بە حیاتی داوای هیچ شی لێ ناکەم ئەگەر ئەوان حکومەتن بڕۆن جەنازەکان بۆ ئێمە بێنەوە مەعاشەکەمان لە کات خۆیان بدەنێ با ڕسوان نەوین لەوە زیاتر معنای تێە تا مەعاشێ دەنێمە 3 مەعاش قەرز دەکەین 3 مەعاشی خواردە هەر ئیمساڵ بۆ نایداتەوە نیەتی ئەی چی لە ناوخۆەکە ئەم حەمکە ئێمە خەڵک کۆرمەرین بە هەزارەها تەنکرد لەو دێعیشەکە هەتا ئیستا نانێشتە مناڵێکمان تەعین بێت لەو دێ معنای تێ چی لێ ئەەکەن ئەم پارە چی لێ ئەەکەن ئێوە بۆ کووە تا چەند ساڵ دوایان پار هەرواتان نەزانی کە سوکارەکانتان ئێمە تا سەدام حسێن ڕووخارەوە تەمابیمان سەدام حسێن نەما تەواو دڵنیابیمان ئێستا داواکاری کە سوکاران فالکراوان هێنانەوە ڕووفاتەکانە وەڵی داواکار ئێمە بەس ڕووفاتەکانمان بۆ بێرنەوە قەت بێ منەت بێم حکومەتە چی بۆ من کردە ئەوە دایکم دو ساڵ قات شتیا لە بانجێ یەشتان مەسول هاتە پرسیارێکی لێ بکە ئەو خوشکە بە نەخۆشی دێشخایانێ بە حیاتی کە پرسیارێکی لێ کردە بە حیاتی دیناری ئەم حکومەتە بۆ ئێمە سەرف کراوە خۆ 4 پلاتین لە پشتماتا گوچی لێکم پارێکە ئەمەلات کرد بە حیاتی ئەم حکومەتە دینارێکی بۆ من سەرف کردە بێ منەت بێ ئەگەر دینارێکی بۆ من سەرف کردو لە خوێن براکانم زیاتر ئەش خوێن براکانم ئاوادا بێ والله براژنێکمێ حەوت ئەمەلاتی کرد هێشتا دیناری ئەم حکومەتەوە ئێستش کتابەکەی لە دەستگای شەیدانە حکومەت وەڵی باوکم 100 خۆزمە کات سەدام حسێن بەخوا 100 ڕەحمەت لە گۆڕەکەی بۆ ینی تۆ ئەگەر چوا برات ئەنفال بێەوە خۆتەڵێ هەموو کە سوکارت ئەمە چی وای لێت کرد و تۆ خۆزگە بە چی کردی ئەمانە کردیان ئەمانە کردیان چی کردی ئێستش ئەوان خوێن ئێمە وخوێن ئێمە ئاوا بینە حکومەت وخوێن شەید و ئەنفال بینە حکومەت چیان کرد بۆ خەڵک چی بۆ کە سوکار ئەنفالەکەن هەتا ئێستا یەشتانە هاتوێتن پرسیارێکیان دایک و باوک ئەنفال کردووە شەید کردووە کۆ تا مەعاشێکمان دەنە 100 پاڵمان پێوانن وەڵی باوکم بێ منەت بن هیچمان لێیان ناوێت بەس وفاتەکانمان بۆ بێنەوە ڕووفاتەکان مەعاشەکەمان لە کات خۆیان بدەنێ بە چاوە زەردێ نەکەین وا براکام ئاڕێ با خۆمانش چاوە زەردێ نەکەین و ڕسوان نەوین بەشێوە هەموو ساڵێ ئەڵێن داوای دەستگیرکردن و دادیاکردن جا شمسە شارەکانەکەن بۆ دەستگیر ناکرێن ئەمانە خۆیانن کێ دەستگیرکە ئاخر کێ دەستگیرکە خۆیانن کاتێ خەڵکەکە ڕۆی بۆ ئێران خوریان کرە سەرم خەڵکە عالم نیوەی عالم لە ڕێی ئێران مرد ئەوان لێ سەدام حسێنە دەمیان ناو دەمێکابی خۆت ئەوە تەسویر کراوە دیارە نیمە تای سەخرکە لە تینی ئاخنکین وەڵی هەر گشتکەڕەتی ئاوە کڕین ئێمە 450,000 بیدەمە مۆلیدە بیدەمە کارەبا بیدەمە حەق ئاوە بیدەمە حەق نەخۆشە چی لێ بکەم گشت ساڵێ یاد ئەنفالەکەن یاد ئەنفال
کاتێ بۆ خۆیانە پارەیە زۆر لە دەوڵەتەکانەوە خڕەکەن بخۆم ئاڵ مناڵخوانزە قۆن بە سەر کەسوانان بەس قار و خەفەتەکەی چی بۆ ئێمەیە وەڵی بابە بەخوا هیچمان ناوێ وەڵی بەس مەعاشەکەمان بدەنێ با ڕسوانەوێت هیچمان لیان ناوێ بە هەر بڕۆن لە کۆڵمان بنەوە پاش 36 ساڵ دوو ئافرەت و دایکی بڵێن سێ ئافرەت لە خانووەکە ئەم بیادەوەریانە هەر لە مێشکتانە ماوە چ کەساتیان لە دەستوری کەسە عزیزەکانتان نسخات سەرباریەوەش خەمیەوەی کە دەستێ بۆ لانفالا ئەیبینی لە پێش چاوی تۆ پێگەی وڵایان بینین چاومان نبینی ئەیتر قەت لە بیرە چی ئەنفال قەت لە بیر ناچی خەڵک مردەکەم باتە قەبرستانەکەی نا لە قەورە و پێنجشەمەکانە چێت هەچ کاتیەوەش بە چێ سەر قەورەکە بەس ئێمە هەتا هەداران ناساڵێکیش ئێمە شارەکانیان ناوە تەژیر سەر خۆیانەوە خۆشترین ژیانەوە نەسەر و ئێمەش ئەمە حاڵمانە بەرهەم کوردستان خوێن شەید و ئەنفالە کوا خوێن شەید و ئەنفال ئەوان حکوومەتیان پێکاورد ئەوش حاڵەکەیانە بەخوان و زەی دایک ئەنفال و شەید سەدام حوسێنی لە بناورد ئەوان خۆیان ناڵێن ئێمە لە بنماناورد بەس ئەمان پیسن هیچ کاریان لێ ناکە یا ڕەبی خوایە بخاتر ئەم ڕۆژە مبارەکە ئەوەی غەدر لە کەسوکار شەید و ئەنفال لەگا خۆیە حەقمان بکەی یا ڕەبی خوایە بن تەمەڵەکەیان دەرکەی هەرچی بینای دڵاکان بوو هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێیەکشکان هەرچی بینای دڵاکان بوو هەڵیان وەران ئەو هەموو گۆزە جوانانەیان تێیەکشکان ئەو هەموو کانی و ئاوەیان گوێزایە ئەو هەموو کانی و من ناوم بێستون خدر عبێدە تاقانەی ئەنفالم دایکم و باوکم و دوو خوشم و برایەکم ئەنفالە لەو عایلەیە بەس خۆم دەرچۆتم خۆشم لەگەڵ نانکما چوومە نیگرە سەلمان سێمانجێک لێ بووین و ئەو بەشێک لە ئەختیارەکانم بەردە لەو پرۆسەیە خۆم بەرکەوتم بەربووم بەڵام دایکم و باوکم و خوشک و براکانم تاکو ئەم ساتەوەختا ئەوە دیارەکە پرۆسەی بەنافەر چی لیاکرد و چۆن کوشتیان و چۆن زیندە بە ساڵی کردن باشە باسیەوە کرە و شەژمە ئەو چەمانگی کە لە نوگرە سەلمان بووی دایک و باوک و خوشک و براکان لەگەڵا بوو نەخێنم لەگەڵ نکما بوو پیرەژن مناڵم پێکەوە جا کردەوە یا چی جاکران و پیریان جا کردەوە بەڵام دایکی من سێ منداڵێکی پێ بوو من کەوتمە لای نانکم لەوێ کە لە تۆزای مانجەگەڵ زابتەکە سەری نەکەمی بادا ئەم توکەی بادایگوت ئەمە کوڕی خۆ نێت تۆ سەرە سپیە ئەو شتی کوڕی خۆمە لەبەرەوەی مناڵەکانی لە دایکم بوو دایکم ویستی من لای نانکم بم من کەوتمە لای نانکمەوە ئەختیارەکانش ئێمان کە زیا کردەوە نەمانزانی دایکم باوکم و گەنجەکانم بۆ چۆ برد بەڵام ئەختیارەکان بۆ لە سەلمان هەبوو 2 مانگ هەبوو 3 مانگ تا 6 مانگشی تیا بوو ئەوەندە کە لێ بوو لەوێ خەڵکە زۆرشمان مرد دوای ئەوەی کە من ئەوانی کەشمان بەربوون ئێمەیان بەردا 3 مانگ و 4 مانگ تا 5 مانگ و 6 مانگ لێ بوون پۆستە ئەختیارەکانم بەردا من لەگەڵم کمان 3 مانگ لێ بووم و بەربوو تەمەنە چەندێ بۆ کات لێ بوو تەمەنم 7 ساڵ و تقریبا 6 بۆ 7 ساڵ تەمەنم چیت لە بیرەی نوگرە سەلمان وەڵاهی ئەوەی کە لە بیرم بێ مەرگەساتی گەلێ زۆرە کاگەزگار لەبەر ئەوەی ئەو بینایی کەوا سزنەکەی تا بوو شتێک کە زۆر جێی تەسیر بێ ئەم بەروبەر قاپی بوو ئەو شوێنی کە سیارەکان خۆیان هەمشەی لێ کرد چەمەنتۆ بوو خۆیان کە نانیان نەخوارد برنجەکە کە زیادە بوو تەنانەت ئەوشان بێمە ڕاو نابنی بیکەنە بان چەمەنتۆکە ئەم چەمەندی پاگوخان و کە بیخۆین برنجە کە زیادیان کردە سەر خۆڵەکە یعنی برنج کە چەور بێ بیکەیتە بان خۆڵ برنجەکە وەزنی چەنە بەقەت وەزنەکەش خۆڵەگرێ ئێمە ئەوشمانە خوارد یان دوای ئەوە زۆی کە زۆر جێی تەسیرە زۆر کە خەفەتی پێ ئەخۆم کە مردوویەکمان لێ ئەمرد ئەمر لە دووبیناکەەوە ئایان ناشت دوای سەگەڕشەکە دەرێکردەوە ئەی خوارد ئەوانەشم بینی و خۆم شاید حالی وەز ئەم و خۆم لێ بۆتم باش بە حکمی تەمەنەکەتەوە دواتر ئازاد کرای تۆ لێ دوایی ئەختیارەکانە کە بەردا منش لەگە نەکەما بووم بۆیە نەکەمە منش بەربوو باشە بەربووی ئازادکرای ڕۆشنەوە توتەقەڵ بۆ دەیەکەی خۆتان نەخێر ئەوڵداش نەم چەند سەماڵە
دوای وردە لە نەوتێکتە خەڵک دیاوەدان کراوە خەڵق لە چونەوە دەشت و بەڵێ داوای کەس و کاروهینەکەت نەکردووە لە نەنکردبوون تۆ نەتزانیوان فارکراون شتێ داوام کردو بەڵام تاکو ئەم دقەی کە لێمە دابڕێن تاکو ئەم دقەیە کە سوکارەکەم دایکم و باوکم خوشک براکانم نازین لە چۆ کوژراون دوای کاتکەی بووتوانە بینی کەی لێک دابڕان ئەو کاتی کە ڕۆشتین پێنج ئێمە ئەنفال کراین ئێمە ئەمرە تۆزاوە لێ ئێمەیان زیا کردەوە کە ئێمەیان زیا کردەوە پینامر بۆ نگرە سەلمان گەنجەکان لە ئێمە زیا کردەوە هەتا لە نگرە سەلمان کۆمەڵێک لە خزمانیان گوت بوو ئەم کۆ لەگە خۆتایانەوە داکە باوکی بەر بووە ئەم بۆ هێناوتە ئیتر ئێمە کە سێمان لێ من بەربووین کە بەربووین هاتنەوە دایک باوگنی ئێمەش بەربووتین بەس ئەوان ئەو بوو تر بردیانی هەمویان کوژران و زیندە بەچاڵ کران و ئەو تا ئەیبینی قلەقڵا ڕفەتەکانیان دێتەوە ئەڵێ ئەوترێت چەندها کەسێ لە نوگرە سەلمان لەدایک بوو هەر ئافرەتێ لێ منداڵی بووە خەڵکی لێ جانی لە دەستداوە بەڵێ من خۆم مردومان هەیە لێ من ئامۆژی خۆم لێ مردووە وەکو منابڵ خۆم نبینەوە بەڵام من ئامۆژی خۆم لێ مرد ناو بیناکە عیب نەبێ پشتی ئاودەستەکە بەقەت پەنجەرەشتا بوو سی بەسی بۆ هەوا لە پەنجەرەکەەوە پشتەوە دیار بوو شوێنەکە ئاوا تەخت و بەم شوێ تەخت بوو لەوێ کە ئەو مردویان ئاناشت ئەو زەلامانەکە داتەوە ئەم دی و ئەو سەگە ڕەشانە جەنازەکان دەرەکە دەیان خوارد ئەوە خۆم ئەوم بینیوە باشە کاک بێسم با بێنە سەر قۆناغی دوایان فال و دروستبوونی حکوومەتی هەرێم و دوای پرۆسی ئازادی و دوای لە سەدارەدانی سەرۆکی حەزبی باسی پێش و سەدام حوسێن سەرۆک کۆماری پێشوێران ئەمێ بزانم پاش 6 ساڵان فال بۆ هەر ساڵە بە هەر کاتێ باسییان فالەکرێ دنیای گازندە و گلەیتانێک کە سوکاریان فالکراوان ئێمە ئەگەر برین خزمەتی کە سوکۆرە فەنە کراوە بەڵام هیچی لە ئاستی پێویستانە هیچی لە ئاستی پێویستانە ئەمە خانوو کراوە بەرامبەرمان بووان فارەکان تاکو ئێستاکە هاوینان دەڕۆژ تا 5 جارێ ئاوەکەی دێ من شەیدانی باوکم چەنە کوڕەجاشێک شەیدێکی جاش بەقەل نۆرەگرێ لەبەرەوە گلەکەمان ئەوەندە زۆرە نازانین باسی کاو گلەیەکەین باسی کاوکەم و کوڕیکەین باشە ویستمەوە بکەم بە پرسیاریان ئەم قسێ دروستەکە هەموو ساڵە لە ساڵیادەکان لە مەراسیمەکانی تایبەتدان فالە کە سوکاریان فالکراوان ئەڵێن لە بری دەستگیرکردن و دادیاکردن جاش مستەشارەکان پێگە و ئیمتیاز درراوە بە ئەو کەسانی دەستیان نالا بووە بەڵێ ئێمە هەموو ئەو ئەزین کۆمەڵی خەڵکمانە بۆ کاتی کەیمە ئەنفالە کرد ئێستا هەر لێرەش عینەن مەسوولە و پلۆپایە هەیە بە هەمومان هەموو ساڵێکیادی ئەنفال کراوە داواکاریمانەوە بووە تۆنداران دادگای برێن نەکراون بۆ نەکراون حکوومەتی هەرێمی کوردستان لەو ئاستە زۆر کەم تەرخەمە زۆر نەکراوە باشە بەپی ئەو داتانی کە هەیە ئاوترێ 1970 تاکی کورد بە شڵاوەکان ئەنفالکەوتنە لە ئاراش خۆناغەکەیە بۆ نمونە ڕووپاتانەیە راونەتەوە ڕەنگە کەمتر لە 4 ئەو ژمارە زۆرەیان فالکرااو لە دوای ساڵی 2023 و پرۆسیازاتنی عێراق و بۆ نەتوانراوە هەموو گۆڕە بە کۆمەشات حاڵی زیندومانەیە لە گۆڕە بە کۆمەڵەکانە بۆ نە ڕزگاری بۆ هاتوۆتەوە شوێنەکانی ئەزانی ینی هەڵدانەوەی ئەو نەخۆرسە ینی ڕەنگەمە ڕۆژگارێ بێت تۆ بۆ گرافیان ناوچێ بوو گۆڕێ خۆ بچێتە سەری گۆڕەکە تێکشێ شوێنی بچێت لافاە بێ شوێنەکەشیان ئەو کاتە ناز کاک ڕزگار 170 دوو ئەنفاکراوە ئەم فترەی پێشوو خۆتان ئاگاتان لێ پێش هەموو کەناڵەکەونە میدیاکانەوە هاتۆ ئەم قزایە ئەم 172 سێدانە ساڵە لە تۆمعدلی بەغدایە بە کۆمەڵی هەوڵی کە سوکار و ئەنفال و شانازخان ئەنجە هاتو تۆ ئێرە لەبەرەوە حکومەت لەم ڕۆ زۆر کەم تەرخەمە بە عامش گلەیمان هەیە هەر گلەی من نییە گلەی سەرجەم کە سوکار ئەنفالکراوەکانە لەو پرۆسەیە لەو ئاستەیە زۆر کەم تەرخەمە پێتان وایەوە کات چێکە نایێنێتەوە بابەتی ئەوەیە بابەتی ئەنفالی لا گرنگ نییە چی بابەتی ئەنفالی وەک پێویست داگرین ئەمەیەک و دوامینش ئەوە کۆمەڵی مەسەرەکیری کە ئەوێت وەکو مەسەر بۆ شت ئەمان ئەوە ناکەن بەدەم بەسەر چاو هەموو ساڵێک کۆمەڵی عودە درێ لە کاتی یادەکانە بەڵام بەس وعدی بێبنەمایە وعدەکە نابەرەسەر وعدەدەن لە کاتی یادی ئەنفالە مەسەلە 4 یادی ئەنفالە ئەمان وعدەدەن بەڵام نایبەنە سەر نایکەن هەر بەڵێنی بێبنەوەیەوە من وەکو کەسکاری ئەنفال وەکو تاقانێکی ئەنفال وەکو ڕزگاربووی ئەنفال داواکارم لە حکومەتی هەرێمی کوردستان تاوانباران دادگای بکرێن لەبەرەوەی کۆمەڵی خەڵک ئەبینی تاکو دوێنێ منی ئەنفالەکە ئێستا عینەن لەم حکومەتەیە پۆست و پلەپایە هەیە بگرە تا ئەو ڕێزی لە من زۆرتر ئێستا من کە تاقانی ئەنفالم لە زۆربەهای ڕۆ ڕێزی لە من باشترە نەک دەستگیری ناکە نەک دەستگیری ناکە پێگەشی هەیە
من تاقاني أنفارم لو عائلي بس خۆم ماوم خەڵکێک کە من ئەنفاکڕ ئێستا لەو پۆستی لەم حکومتای هەیە و من حسابشم بۆ ناکەم ئەی بە چاوی خۆ نەبینی گوڵەکان چۆن لە ترسانە ڕایان نەکرد بنچکەکان هەڵەهاتن ئەی بە چاوی خۆ نەبینی کەروێش خۆیە کرد بە پەیکەر هەتا خۆیە کرد بە سێبەر ئەی بە جۆی خۆت جۆل لێ نەبوو لەو ئێوارە بە سامەدا سەگەکەمان کەوتە قسە و بەڵام مرد بوو وتی چی ئەکەن بابیکەن بەڵام من نابم بە بارچی خێزانەکەمان لە 4 کەس پێگاتوویمان برایەک و دایکم و هەردوو خوشکەکەم لە گوندی چەمسرخاو بیمان اینجا چەمسرخاو لە 1970 ڕمیا چوومانە دەکەی ماڵ باپیرە لەوێ تقریبن بۆ 9 مانگ 10 مانگ لەوێ بیمان ساڵمان تەواو نەکرد لەوێش ئەنفال کریایمان جێش و جاش هات تقریبا مانگێک 2 مانگی هەلە بلکە بیمان و هەلە ناو هەردە بیمان لە ناو دێرنەویمان ئیتر ڕۆژێکیان جێش و جاش هات دیەکەمانی تەخت کرد ئێمەش هاتیمان بۆ قارکەرم لای زەردە و عەلی مستەفا لەوێ ئێمە خاڵۆیەکم هات بردمانی بۆ قادرکەرم براکەمان لەوێ جێشت ئیتوتیان ئێمە نایرین زەلامەکان بڕوانیان لە ئیڤە بردیان وتیان 2 ڕۆژ 3 ڕۆژتر ناوە چەکیانە دەینێ و ئەیان کەینە جاش و فرسان و ئەیان تێرینەوە وەڵایتر هەت چاوەڕێمان کرد هەت چاوەڕێمان کردنەوە اینجا قادرکەرەمیش ڕمیا هاتیمانە ئەیرە هاوردمانیانە ئەیرە ئەمە وەردی لەیرا فڕەمانیاندا لەیرەی تر باشە عەرزیاندا پێمان و هێکی خانکیە بچکۆلەمان کرد بۆ خۆمان و ئیتر برا هەت چاوەڕێ برامان کرد هەت چاوەڕێ برامان کە هەماوەدی مرۆ تێتەوە بەیانی تێتەوە 2 بەیانی تێتەوە ساڵ ڕۆی 2 ساڵ ڕۆی 3 ساڵ ڕۆی هین نەوی تا پرۆسەی ئازادی تر کە لە سەریان دەرکرد و هینیان کرد و تەمای برا نەمایمان ئێمەش هەت چاوەڕێ برامان کرد و هە دانیشتمان و هە دڵمان نەهات وتمان براکانمان با بێتەوە نەدڵمان هات بڕۆینە شوێن بەخت خۆمان نەدڵمان هات شوێن ماڵەکەمان چۆڵکەین ئین براکەمان ئیتر دانیشتیمان حتا ڕۆزگار ئیستا خوشکەکەمیش تقریبا 15 ساڵە بۆ 16 ساڵە ڕاشوو کردە ئیستا منیش وەتەقتەینە ئەلەیرا مامەتەوە بۆ خۆم و ئارەوەڵە باشە ئەو برایەت کە ئەنفالکرا گەورەی خێزانەکەتان بوو لە هەردوو خوشکەکەمان لە من و خوشکەی تریش گەورەتری ئارەوەڵە ئێوە کە باوکتان نەما بۆ پێشەنفال برا گەورەکەشتان لە ئەنفالاتیا چوو چی ئاستەنگێکی بۆ ئێوە دروست کرد وەڵات چی بۆمان ئین کرد ئێمە شەو ڕۆبەس ئەگیریایمان دایکمانش دڵی تەقی لە خەفەتا مرد ئەمەنەی خەفەت بخوارد بۆ براکەمان و ئەمەنە هینبی ئەیش لە خەفەتا دڵی تەقی مرد ئەیژەوە جێمانی هێشت ماوە هەردووکمانش هە لەیرا دانیشتیمان هە دانیشتن دەری ناود وەڵا ئەو ڕۆیە جێ بەخت خۆی و منیش بۆ خۆم ئەلەیرا هە دانیشتمە و هە تا چەند ساڵ چاوەڕوانیەوە بوون کە براکەتان بێتەوە بۆ مرید بەچی فێڵێ بردیانە بکات وتیان ئەیکەینە فرسان و چەکیانە دەینێ و تێنەوە ئێمەیان شاود بۆ هەیرە کە هاتنە ئێرە 3 ئافرەت خۆت و خوشکەکەت و دایکت ژیانتان قورس نەبوو لێرە چۆن ژیانمان قورس نەوی هیچمان نەوی هیچین یەکمان نەوی ئەو کاتەی نەڕاتب ئەنفال بی نەک کشتی وەک ئێمە فەقیر و کەسێژ نەوی خێرمان پێ بکە کەسیش نەوین بیە کەسمان نەوی یعنی ئیتر زۆر یعنی بێ کەس و بێهین بیمان وەک ئیستا نەیمان ئیستا لەخوا بە زیاد بێ باشی بۆ خۆمان بەس ئەو کاتەی هە کشتی وەک ئێمە وابی هەر ئێمە نەویمان بڵێ هەر ئێمە بیمان کشتی وەک ئێمە وابی ماڵمانیش کشتی بردی جاش و جێش بردی حیوانمان جاش و جێش بردی هیچمان بۆ دەرنەچوو بەس خۆمان ساڵت و قوڵ هاتیمانە ئەم شوێن بەخوا یەک گڵاسێ چیە لەگەڵ خۆمانە نەمانە ئەودەت ئەم شوێن ساڵت و قوڵت باشە 36 ساڵ تێ بەڕێ بەسەرە و وەزەی ئەنفال و پرۆسەی ئەنفالێ داواکاری کە سوکار ئەنفالکراوان چییە هەنیوە چیتان نییە وەڵای ئیستا من یەکێکی وەک خۆم نییە وەک خۆم ئەڵێم بەس جەنازەی براکەم بێرن بیدەنە دەستمەوە ئیتر هیچ تشتێکم گەرەک نییە هیچ تشتێ
بەس داواکاریم ئین براکەمە ئەڵێن بەس بمزانایە خۆزگم لەژێر چ خۆڵێکاتاو لەژێر چ ئینێکاتانیە من ئین بکەم براکەم بەس جەنازەکەیان بدایە دەستمەوە وەک ئەم دایکم ئەلەیا بمنێژای بڕایمە سەر قەورەکەیەوە نەکەم گەرەک ئیتر هیچ شتێت بەخوا براکەی من برا نەوی ئەمە نەخۆشمانی گەرەکوی ئەمە نەشری لە دڵمانە مەگەر خوا بزانێ هیچ بکەین خۆزگم ئێمەش ئەنفال بکریایمان لە دوای براکەمە خۆزگم ئێمەش بڕوایەمان باشە ئەوە قورسە ڕوفاتی ئەنفالەکان لە 2003ەوە ئەو 22 ساڵ ینی حکومەت نەیەتوانی بینێتەوە لەو بیابانە بۆ نەیەتوانی مەرە وەڵای توانی بۆ نەیەتوانی نەوەڵا هیچم گەرەک نییە لە حکومەت بەس وەفات براکەم بێرێتەوە بیداتە دەستمەوەی تر هیچم گەرەک نییە بەخۆ داوای هیچی لێ ناکەم نەبەخۆ باشە ئێوە کە ئەچنە مۆنۆمنتەکە لەوێ ژمارە ڕوفاتیان راوەتەوە بەڵام ناوی پێوە نییە کەستا ناسێ هەستان چیە تو گومانە بێ کامە براگەی تو بێ کامە ئامۆزا وەڵا هەستمانەوەڵی خۆزگم لەگەڵەوە ئەنفال بکریایمە دەخوا مردنیش لە فکرمانی ناواتەوە بەها براکەمەوە نەشەینی لە دڵما مەگەر بمرمیش لە بیرم ناچێتەوە ئێستا ماوەیەکە نایەتە خەوم بەس پێشاوە ئەنفال کراوی شەو نەوی بەخوا ڕێمێتە ئەو کەعبەی پیرۆزە لەو کەعبەی پیرۆزیشە براکە ماتەتە خەوم بەخۆ ئارە وەڵا چۆن نایەتە خەوم ئەرێ وەڵا ئەوە تێتە خەوم ئەوە نەتێتە ئەوەنەوە داڵغە و خەیاڵێەوە ئەخەوم ئەمەنەوە هینەوە ئەخەوم دایم ها لە فکرم بەخوا ئەو بڕۆ بپرسە لە هاوسەکان ئەڵێ کەسمان نەدیە وەکتو تو دایم ناو ئەو برا ها لە دەمتا قەت ڕۆژێ لە ڕۆژان لە بیر ناچێتەوە ناوی نەیەری هەر دایم ناوی ها لە دەمتا ناوی هینەکەی ستەکەنیە من ئەو مەکینە نەیە دڵم ئەتەقی لە ماڵە بۆ بۆنێ ئەو مەکینەوە بۆ خۆ دانشم قلەقلە خەیاتیەکەم و بژێوی خۆم بەسەر ئەبەم و خەیاتیەکەی خۆمەکەم و هەبژێم ئەوەیە و ئەینا ئەوە نوێ هەر لە ماڵە جارێ ڕۆی تەماڵ خزم دوو جار ڕۆی تەماڵ خزم سێ جار ڕۆی خۆ ناوێکش ڕۆژێ بڕۆی بۆ خۆم دڵم ئەتەقیەوە بێ کەس لەیرەکەوتەوە بەس خۆ مەشغوڵ کردێتە ئەو مەکینە و خەیاتیەوە هاوڕێ و هاوسێش تێتە دەورمەوە بۆنەی ئەوەوە ئەوە زیاتر هیچ نییە ئەو هەموو کانی واوەیان گوێزایەوە ئەو هەموو کانی واوەیان گوێزایەوە ئەم بەهاشتەیان باوی خەتاکان بەخشی ئەم هەموو نوێژەیان لە دوعاکان